لە هەینی ڕابردوو 3 ڕۆژ پێش ئێستا کاتێک هاوڵاتیان لە گەشت و سەیران بوون 2 کەس ڕۆشتونەتە ماڵێک لە گەڕێکی ئاوارەکان لە قەزای کەلار بە مەبلەغێک ئاڵتونیان لەو ماڵە دزیوە و دواتر سکاڵیان لە پۆلیس تۆمار کردو. ئەو 2 کەسەی کە دزیەکان کردووە لەو ماڵی ئێستا دەستگیر کراون. من بۆ قسەکردنی زیاترە ڕۆمە لای ڕائید بڕوا بەرپرسی ڕاگەاندنی پۆلیسی گەرمیان. کاک بڕواگەر بێت هێرەوە وردەکاری ئەو ڕووداوە چۆنین بووە بۆمان باس بکەیت. بەخێر بن سەرەتا بڵێ ئێمە لە 18/4 ئاگدا کراینەوە کە لە گەڕێکێکی شاری کەلار لە ئاوارەکان لە ماڵێک دزی کراوە. داوای ژن و پیاوەکە هاتون سکاڵیان تۆمار کردووە کە مەبلەغێکی ئاڵتونیان لێ دزراوە بڕی 22 مسخاڵ بووە. تیمەکانی بەشی نێشتنی تاوانی پۆلیسی گەرمیان دەستیان بە لێکۆڵینەوە کردووە. ڕۆژی یەکشەممە 24 هەردوو تۆمەتبارەکە دەستگیر کراون و دانێن بە تاوانەکەیان ناوە و هەروەها دوای ئەوەی کە ئەم 2 کەسە کە ماڵتونانیان دزیوە لەم ماڵە ڕۆژی هەینی بووە بەهۆی ئەوەی هاوڵاتیان چوونەتە دەرەوە بۆم بەستی سەفرە و گەشت و سەیران چۆڵ بووە و دیارە متابعیان کردووە کە ئەم ماڵانە چۆڵ بووە ئەو ڕووداوە ڕوویداوە و ئەم 2 کەسە بۆ ساغکردنەوەی ئەم ماڵتونیان کە بۆی بیفرۆشن سەرەتا چوونەتە ناحەی جەلەولە بەهۆی نەبوونی وەسڵی فرۆشتنەوە کە ئەو پسوڵی لە دوکانەکەی زیێڕەنگەرەکانە کە ئەو کەسەی ئاڵتونەکە ئەکرێت دوایی لە کاتی فرۆشتنا وەسڵی پێیابێ ئەمانەوەیان پێ نەبووە نەیانتوانن لە ناحەی جەلەولا ساقیکەن. ئەو بوو گەڕاندە بۆ شاری کەلار. لە کەلار ئەم ئاڵتونانیان داوە بە زیێڕەنگەرێک لە دوکانە نەبووە شەو بۆم ئاڵتونانیان پێداوە. دواتر ئەوە کە سکاڵاگە تۆمارگەوە لایەن تیمەکانی کامێرەوانی بەشی نێشتنی تاوان و پۆلیسی گەرمیانەوە دەستکراوە بە لێکۆڵنەوە. خۆشبەختانە ڕۆژی یەکشەمە 24 توانراوە هەردوو هاوڵاتێکە دەستگیر بکرێت و تۆمەتبارەکە دەستگیر بکرێت لەگەڵ خاوەن دوکانی زەڕەنگەرەکە هەرسێکیان بە پێی مادەی 443 دەستگیر کراون و ئێمە لێرە تاوانەکەیان ئاشکرا بۆ کاک بڕوە. ئەو بۆ دوای ئەوەی کە ژن و پیاوەگەل لە گەڕانەوە ماڵەوە ڕۆژی هەینی بۆی ئەوارەکەی گەڕانتە ماڵەوە بینیانە دەرگا و پەنجەرەکەیان کە شکێنراوە و دوای متابعیان کردووە سیریان کردووە ئاڵتونیان دزراوە و ئێمە بۆیە داواکارین ئەو هاوڵاتی خۆشەویستانی شاری کەلار و دەور و بەری سنووری ئیدارەی گەرمیان داوایان لەکەین پێشتری کە داوامان لیان کردووە کە لە هەر کاتێکی ئەم وەرزەیان هەر وەرزێکی تر هەر کاتێکی تر کە ماڵ بەجێ ئەهێڵن ئەو شتانی کە پێویستە وەکو پارە بێ ئاڵتون بێ دەمانچە بێ کە مۆڵەتی ڕسمی خۆی هەبێ پێویستە لەگەڵ خۆیانە بیبەنە دەرەوە خوانەخواستە ڕووداوێکی ئاوا بە ڕوونەدات. کاک بڕایەسە لەسەر ئەو ڕووداوە چەند کەس دەستگیر کراوە؟ لەسەر ڕووداوە 3 کەس دەستگیر کراون 2 تۆمەتبار کاڵساون بە دزیەکە و هەروەها دانەیەکی خاوەنی دوکانی زەڕەنگەرەکەش دەستگیر کراوە کە ئەم ئاڵتونانەی لێکڕیوە بە پێ وەسڵ و هەروەها شێوازی وەرگرتنەکەشی کە لە شەوا بۆ لێ وەرگرتووە تا ئەم دقەیە خاوەنی دوکانی زەڕەنگەرەکەش بە هەمان مادەی 443 هەردوو تۆمەتبار دەستگیر کراوە. باشە کاک بڕوا پێما بێ زەڕەنگەرەکەی ویستوێتی فێڵەوان بکات کە ئاڵتونەکانیان پێداوە. ئەمان سەرەتاکە پیانی وتووە کە 13 مسخاڵە بەڵام کە دوایی خاوەن ماڵەکە سکاڵیان تۆمار کردو دەکەوتووە 22 مسخاڵە. باشە ئێستا ئەو ئاڵتونانەی کە لایەوەیە چەند مسخاڵە؟ 22 مسخاڵە ئێستا لە بەشی پۆلیسی نێشتنی تاوانە. باشە ئەو کەسانی کە دزیەکەیان کردووە پیاون یاخود ئافرەتن کوردن باشە دەستەکان خۆش بێ کاک بڕوا زۆر سوپاس. بەڵێ وەکو ئەوەی باسی کرد ڕای بڕوا بەرپرسی ڕاگەاندنی پۆلیسی گەرمیان ئەو کەسانە کە دزیەکەیان کردووە لەو ماڵە بە هەلیان زانیوەکە ماڵەکە لە ماڵ نین لە گەشت و سەیران و ڕۆشتونەتە ماڵەکە و بڕی 22 مسقال ئاڵتونیان لە ماڵەکە بردووە و ئێستا لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون و لەگەڵ کەسێکی دیکەش کە کاری کڕین و فرۆشتنی ئاڵتونی کردووە ویسوێتی ئاڵتونەکە لەو کەسانە بکرێت ئەویش بە هەمان شێوە دەستگیر کراوە.